گرتبوونەوەی بەسەدان هاوڵاتی کورد لە ناوجەرگەی شاری ئیستانبول لە تورکیا بۆ دەربڕینی هاوسۆزی و ئازادکردنی زیندانیانی سیاسی کورد و داواکردنی دادپەروەری لە تورکیا. لە نێویشیاندا ئازادکردنی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان PKK عەبدوڵڵا ئۆجالان کە لە ساڵی 1999 لە زیندانی ئیمرالی دەست بەسەرە. ئەم گرتبوونەوەیە سەر ڕای پەیامە سەرچیەکەیان بانگەشێکی هەڵبژاردنیشە وەک پشتیوانی پارتی دیموکرات و یەکسانی دەمپارتی. یەک لە ئەندامانی ئەو حیزبە سەرڕای داخوازی هێنانەکایی دادپەروەری بۆ زیندانە سیاسیەکان داواژەکەن زیندانی ئیمرالی بە تەواوەتی دابخرێ. İmralı cezaevi kapatılmalıdır. پێویستە زیندانی ئیمرالی بۆ هەتاهەتایە دابخرێت. کۆتاییش بە سیستەمی دەست بەسەرکردنی سیستەماتیک لە تەواوی بوارەکانی ژیاندا بهێنرێت. هەروەها هێنانەکەی کۆمەڵگایەکی یەکسان دەشتوانرێت ئەو کێشە سیاسیانە لە ڕێگای وتوێژ و هەنگاوی دیموکراسیانەوە بێنەدی. جۆش و خرۆشی هەوادارانی پارتی دیموکرات و یەکسانی جگە لە داخوازیە سەرچیەکەیان خۆپیشاندانێکی نەتەوەییش بوو بە خستنە ڕووی کولتور و دەنجێکی کوردانە لەکوێش لە ئەستانبول. ئەم دایکە دەخوازێت هەموو خەڵکی تورکیا وەک یەک لەژێر ئاڵای وڵاتەکەیاندا بەحەسێنەوە. داخوازین کەستەم لەسەر کەسوکاری زیندانیەکانمان هەڵبگرن، پشتیوانیانین و هەموو شتێکیش لە ئەستۆ دەگرین، تەنانەت ئەگەر زیندانیشمان بکەن. ستەممان لە نیشتیمانەکەمان نەکردووە، هەموو پێکەوە لە ژێر یەک ئاڵاداین. لەم وڵاتەدا هەموو هاونیشتیمانین، بژی گەلی کورد و بژی بەرخودان. بژی خەڵقی کورد، بژی سەرهەڵدان. لە نێو ئیستانبولدا بە بڵنگۆ و دەنگ هەڵبڕین ئێمە کوردین و کوردستانی. لای ئەم گەنجەی بەشداری خۆپیشاندانەکەش وای دەبینێ ئەم ساڵی هەڵبژاردن بۆ کورد پردەستکەوت دەبێت. پێشی وایە شەڕی ئەم ساڵ شەڕی ئازادی زیندانیە سیاسیەکانە. لەو باوەڕەدام لەم هەڵبژاردنەی ئەم ساڵدا هەنگاوی گەورەمان ناوە بۆ بەدەستهێنانی ئازادیەکانمان لەبەرەوەی یەکگرتوێکی نەتەوەی لە ئارادایە. ئەم هەنگاوە گەورەیەش وەک خەباتێکی گەورەیە بۆ سەرکردەی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەموو زیندانیانی دیکە، بژی گەلی کورد، بژی برایەتی نەتەوەکان، بژی بەرخودانی زیندانیان. من لێرەم تا بەرگری لە شناسی نەتەوەکەم بکەم کە لەلایەن داگیرکەرانەوە 80 بۆ 90 ساڵە بێبەش کراوە لە زمان و شناسی نەتەوایەتی گەلێک بێشوناز ماوەتەوە. خۆپیشاندانی ساڵوەگەڕی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجالان و دەست بەسەرکردنی لە زیندانی ئیمرالیدا لە هەندێک شار و ناوچەی تورکیا بەڕێوە چوو. تەنانەت ڕەوەندی کوردیش لە هەندێک وڵات هاتنە دەنگ. داخوازی ئازادکردنی ئەو سەرکردە سیاسیەی ساڵانێکە لە زیندانی تاکە کەسیدایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.